یانەی سلێمانی بەردەوامە لە ئەنجامی خراپی و بە دووەم یانەی پیرمام دۆڕا دوای دۆڕانی لە هەفتەی ڕابردوو بەرامبەر ئارارات ئەم هەفتەیەش بە پێشمەرگەی هەولێر دۆڕا. لە یارەکانی گەڕی 19هەمی خولی نایابی کوردستان لە هاوینە هەواری پیرمامی شاری هەولێر پێشمەرگەی هەولێر میوانداری سلێمانی کرد. یارەکە لە سەرەتادا بە بەهێزی ڕکابەرێکی زۆر دەستی پێکرد و بەردەوام یاریزانی هەردوویانە ئاڵوگۆڕی هێشەکانیان دەکرد و لە سەرەتادا هاوکار حسێن بە لێدانی سەر نزیک بوو تۆڕی پێشمەرگە بەهاژێنێت، بەڵام ئەم هەڵمەتە ستوونی یانەکەی گرتەوە. دواتر و لە خولەکی 28 لە هاتنەژوورەوەیەکی جوان و دواتر بەرزکردنەوەیکی تۆپ عەبدوڵڵا سەربەست گۆڵێکی بۆ هاوڕەکەی خانم کەریم دروست کرد و نیوەی یەکەم بەو گۆڵە کۆتایی پێهات. لە نیوەی دووەم سلێمانی زۆر زیاتر کۆنتڕۆڵی تۆپی کردبوو، لە هەمان کاتا مەترسیشی لەسەر گۆڵی پێشمەرگەی هەولێر دروست کردبوو. لە لێدانێکی تری سەری ئەحمەد سالار دووبارە ستون گۆڵی پێشمەرگەی پاراست. لە بەرامبەردا پێشمەرگەی هەولێر بە هێرشی هەڵگەڕاوەی خێرا یاری دەکرد. سەرنجام یارەکە بە گۆڵێکی بێوەڵام لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێر کۆتایی هاتوو. بە کۆکردنەوەی 27 خاڵ هاتە پلەی چوارەم و خۆی لە یانەکانی پێشەنگ نزیک کردەوە و سلێمانیش بە 20 خاڵ لە خانەی هەشتەم مایەوە.